قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني وسبحان الله وما أنا من المشركين. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. سپاس و ستایش بۆ خوای تاک و تەنهای بێشەریک. درود و سڵاوەتی خوا لەسەر گیانی پاشی پێغەمبەری ئیسلام محەممەد صلی الله عليه وسلم، ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگار و سەحابە بەڕێزەکان و شوێنکەوتوان بۆ ئێمەی ئیماندارانی شوێنکەوتوی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەتا ڕۆژی دوایی. خۆشەویستان و بەڕێزان، بابەتی وتاری ئەمجارەمان لەژێر ناونیشانی بەرپرسیارەتی لە ناو کۆمەڵگادا. هەستکردن بە بەرپرسیارەتی مرۆڤ بەختەوەر دەکا. ئینسان کاتێک کە هەستی کرد بەرپرسیارە، کاتێک کە لە ناو کۆمەڵگادا دەژی، ڕێزی خۆی دەپارێزێ و ڕێزی بەرامبەرەکانیشی دەپارێزێ. زۆربەی گرفتەکانی ناو کۆمەڵگا کە دروست دەبن هەز نەکردن بە مەسئولیەتە، بە بەرپرسیارەتیە. خوای گەورە کۆمەڵە دیمەنمان نیشان دەدا ئەگەر لە هیچ زانکۆیەک نەتخوێن بێ و لە مزگەوتی شاگوێر لە مامۆستا نەبوو بێ، خوای پەروەردگار مەدرسەیەکی کەونی هەیە. لەم مەدرسەیەدا، لەم قوتابخانەیەدا، لەم کەونەدا سەرنج بدە، ژیری و عەقڵت بخە کار، تەماشاکە و ورد بەوە کە بەرپرسیارەتی کاتێ دروست دەبێت کە تۆ دەیتە ناو کۆمەڵگاوە. کە هاتێ ناو کۆمەڵگاوە، هاتێ ناو مجتەمەعەوە، تۆ نابێ ئازادبی بە ئارەزووی خۆت چۆن ڕەفتار دەکەی، چونکە تاکە کەسێک نی تۆ هەر بەتەنها لەسەر زەویدا و لە شوێنێکی سنووری جوگرافیایی دیاری کراودا. خوای گەورە نمونەمان نیشان دەدا. سەرنج بدە خۆشەویستم، هەر لە دارێکەوە، لە بەردێکەوە، لە باڵندەیەکەوە، لە گیاندارێکەوە تا دەگاتە ئادەمی و مرۆڤێک، ئەو کاتانەی کە بەتەنهایە لە ئاوەدانی دانیە ئازادە. ئازادە و بەرپرسیارەتێکی لە ئەستۆدا نییە بە شێوەیەک. ئازادە و سەربەستی بێسنووری هەیە. چی پێخۆشە دەیکا؟ بۆ نمونە کاتێک کە بەردێک دەبینی، ئەم بەردە لە لاپاڵی شاخێکی چۆڵە و لە بناری شاخێکی دوور لە ئاوەدانیە. بەردەکە ئازادە لەسەرەوەی کە لەسەر چ بارێکا کەوتووە، چۆن کەوتووە، ئەترازێ لە شاخەکە و دێتە دامێنی شاخەکە، کەس هەڵی ناگرێتەوە بیباتە شوێنێکی تر. ئازادەوەی لەسەر چ بارێک کەوتووە، شێوازەکەی چۆن کەوتووە، تەخت کەوتووە، تیش کەوتووە، بڕۆ لەو بناری شاخە سەیر کە ئەو هەموو بەردانە ئاوا دەبینی. بەڵام هەمان بەرد کە هاتە ناو ئاوەدانیەوە، هاتە ناو گوندێکەوە، هاتە ناو شار و شارۆچکەیەکەوە، ئەو بەردە ئازادی دەمێنێ، بەرپرسیارەتی دەکەوێتە سەر ئەو بەردە بێگیانەش. ئەگەر هاتە سەر جادەیەک لای دەبن، بەڵام جاران لە شاخەکە دەترازە، ئەهاتە لاپاڵی شاخەکە و کەسیش لای نەدەبرد، ڕێگەی کەسی نەگرتبوو. بەڵام وەرە بەردێک شقامەکانمان بینیوە کەوانی لە پاڵ قەدی شاخێک و گردێکان کە بەردێک دێ ئەبێ خێرا دەستگای پەیوەندیدار فریاکێ و ئەو بەردە لەسەر شوێنەکە لابە، ئەو بەردە ئارەزووی خۆی نەما، چونکە ڕێگای لە خەڵکی گرت. ئەگە خرایەت چینی دیوارەوە بە ئارەزووی خۆی نییە بەردەکە لەسەر چ لایەک بکەوێ، ئەبێ بەڕێکی بە پێی تەنافەکە بڕوە، وەستاکە ئاوا داینێ کە زیاد و کەم نەکاو لە بەردەکانی تر لە سنوور و لە ڕیز دەرنەچێ. خۆ ئەگە بەردەکە نالەباریەکی تێدا بوو، بەرزی و نزمێکی تێدا بوو، ئەبێت چەکوشی لێدەن، بە چەکوش ڕاستی دەکەنەوە هەتا ئیکەنە بەردی نەقاڕ کە پێشتر بینیومانە. بەڵێ لە بەردێکەوە سەیریکە تا لە چۆڵەوانیدا بوو ئازاد بوو، بەڵام کاتێکە هاتە ناو کۆمەڵگاوە، هاتە ناو ئاوەدانیەوە، بەرپرسیارەتی لەسەرە ئەبێ بەو شێوازە بێ کە خەڵکی ئازار نەدا. دارێک ببینە، دارێک لە بناری شاخێکە، ئەو ڕۆکانی کە پێیان لەن ڕۆکە خۆرسکەکان بە سروشتی پەروەردگار ڕواندوونی و دەستی مرۆڤیان تێدانیە، خوا خۆی ئاویان دەدا و دارستانەکەشی زۆربەی ئەوەیە کە باڵندەکان چاندویانە، گیان لەبەرەکان ڕواندویانە. خوای پەروەردگار دەستگایەکی هەیە بۆ خۆی، یعنی وەکو وەزارەتێکی کشت و کاڵ و دارستانی هەیە لە ڕێگەی باڵندەکانەوە، لە ڕێگەی گیان لەبەرەکانەوە، ئەو هەموو سەوزایی لە شاخەکانە بۆ ئێمە ڕواندووە. بۆ نمونە سمۆرەیەکە لەوانەی کە بەدەیان گوێز و بەڕوو ئەوانە دەشارێتەوە، تموحێکی زۆر زۆری هەیە، بەڵام زاکیرەی زۆر لاوازە.
ئەچێ یعنی یەک دنیا بەڕوو دەشارێتەوە دەیانکاتە ژێر گڵەوە هەر یەکەی دەکاتە چاڵێکەوە بۆ ئەوەی لە زستانە سوودیان لێ بینەوە بیانخوا بەڵام خوای گەورە ئەوەندە زاکیرەکەی پێشتۆتەوە کە بەس بەشی خواردنی خۆی لەبیر دەمێنێ ئەوانی تری هەر لەبیر دەچێتەوە لە شوێنەشکە شاردونیەوە ئەوانە هەمویان بۆ خۆیان دەڕوێن و ئەو هەموو دارستانی کە تۆ دەیبینی هەمووی خوای پەروەردگار لە ڕێگای ئەوانەوە ڕواندوێتی باڵندەی وا هەیە یان پەپولەیەکی ئاوا هەیە حەشەراتێکی ئاوا هەیە تۆوی ئەمڕۆوە کە هەڵدەگرێ ئەم گوڵە دەیبا لە شوێنەشکەدای دەنێ بۆ خۆی لەوێ دەڕوێ ئەمە مادام لە شاخا ڕواوە لە ئاوەدانی دانیە ئەم درەختەش خۆی ئازادە درەختی وابینی ئاوا لەسەر لا ڕواوە هەیە لە ناو بەردێکەوە هاتۆ دەدەرەوە لق و پۆپەکانی زیاد و کەمیان کردووە هەر یەکە بەلایەکە ڕۆیشتووە بەڵام هەر ئەم درەختە کە هاتە ناو ماڵەکەی تۆوە کە هاتە ناو شارەکەی تۆوە ئەو ئازادی جارانی نامێنێ بەرپرسیار دەبێ ئەبێ شوێنی ڕوانەکەی لەلایەن کردی کشتتوکاڵ و ئەندازیاری کشتتوکاڵیەوە بۆ دیاری بکرێ لێ ناگەڕێ بە ئارەزووی خۆی پەلباوی ئەگە پەلێکی ڕۆیشتە هەم گوڵێک لە بەردەمی ماڵەکەدا پەلێکی ڕۆی لە چاوی خەڵک دەدابێت پەلەکە مەقەستێکی لێ دەوی بیبڕی چونکە بەرپرسیارەتی بۆ تۆش دروست دەبێت ئەبێت لە قوپۆپە زیادەکانی ببڕێ بۆی کەوا وەکو ڕەزی ناو ماڵەکە ترەکە بگرێ ئەگە بێت و ئەم لاولاکەی نەکەی بەڵام کاتێ هەمان درەخت لە دەرەوەی سنووری ئاوەدانی و کۆمەڵگا بوو ئەو بەرپرسیارەتی لەسەر نەبوو مرۆڤیش بە هەمان شێوە ئینسانیش بە هەمان شێوە ئەگە بە تەنها لە ئەشکەوتێکا بژی خۆی لە شاخێکا بژی لە دۆڵەکە بژی تەنها ماڵێک بێ خۆی یەک نەفەر بێ ئازادە چۆن دەنگ هەڵدەبڕێ هاوار دەکا چی دەخوا چی دەڵێ چۆن دەڕوە بەڵام هەمان مرۆڤ کە هاتە ناو کۆمەڵگاوە ئیتر بەرپرسیارەتی دەکەوێتە سەرشانی ئازادیەکانی سنووردار دەکرێت بۆ ئەوەی بەر ئازادی کەسانی تر نەکەوێت لە هەستان و دانیشتنیدا لە هاتن و چوونیدا لە قسەکردنیدا ئەم مرۆڤەوەکو جاران ئازاد نییە ئەبێ حەز بە بەرپرسیارەتی بکە قورئانی پیرۆز خۆشەویستان هەر باسێکی کەمی باسی ئەوەیە نوێش بکە و عیبادەتی ڕۆژووی ڕەمەزان بگرە و ساڵێک ئەگەر خوای گەورە دەرفەتی دای حەجی ماڵی خوا بکە ئەگە ماڵت هەبوو زەکات بدە ئەم ئاەتانە کەمن ئەمە عیبادەتە چەسپاوەکانن بەینی خۆت و پەروەردگار دەبێت جێبەجێیان کەی بەڵام ئەوەی تری زۆر زۆری هەمووی باسی مەسئولیەت و بەرپرسیارەتە لە قورئانە قورئانی ئێمە باسی هەمووی ژیانە ژیانی ئینسان باز دەکات کە ئەی مرۆڤ کە تۆ مسلمانی بەتایبەت عیبادەتی خوا دەکەی ئەبێ هەستی بەرپرسیارەتی لە خەڵکانی تر زیاتر بێ ئەوە تا لە قورئانە دەفەرمێ وعیباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما کە تۆ بەڕێگادا دەڕۆی ئەبێ ڕۆیشتنێکی بەرپرسیارانەت هەبێ ئەبێت لە ڕۆیشتنا ڕەفتارت پێوەی دیار بێ بجاو ڕۆیشتنەکەت بە پێ بێ بە ئۆتۆمبیل بێ نابێت سنوورەکان ببەزێنی نابێت لێن ناشرین بێ نابێت ئازار بە خەڵکانی تر بگەێنی نابێت حتا تەنان بە پێ بڕۆی بەش کۆڵانێکە بەیانێک زوو بێ هێشتا خەڵک هەڵنەستا بێ تەقەی پێڵاوەکانت ئەوەندە بێ خەڵک ئازاردا بە ئۆتۆمبیلەکەت بە شوێنەکە دەڕۆی نابێت دەنگەکەی لە حەدی خۆی بەرز بێ کەسێ ماتۆڕێکی پێیە مافی ئەوەی نێت دەنگ بەسەر خەڵک بەرز کاتەوە ژینگە بشێوێنە دوو کەڵی پیا بڵاو کاتەوە کاتێک کە نەزانە قسەی لەگەڵ کردیوە إذا خاطبهم الجاهلون قالوا سلاما نابێ بەرامبەر بە نەفامێک کە نەفامیت بەرامبەر دەکا یەکسەر دەم خەیتە دەمیەوە شەڕ و هەڵ بڵیتەوە ئەبێ پەنا بۆ یاسا بەری پەنا بۆ پۆلیس بەری پەنا بۆ ئاسایش بەری پەنا بۆ دادوەر بەری هەروەها خۆت ژیرانە و عاقڵانە خۆتی لێ ڕزگارکەی بڵێ با بە سەلامت لێبێ وەڵی من شەڕ لەگەڵ تویان ناکەم من خۆم دەناسم و تۆش دەناسم خۆم ناهێن مەڕیزی تۆوە خۆی گەورە هیدایەتی هەموو لایەک بدا بەو شێوەی خۆتی لێ پارێزی مەسئولی بەرپرسی تۆ فیتنەیەک دەنێتەوە بانی مناڵەکانیشت توش دەبن باوکو دایکیشت توش دەبێ خوشک و برا بێتاوانەکانیشت تووشی داوی بەڵاکە دەبن بۆیە تۆ بەرپرسیاری قورئان دەفەرمێ هەروە بەڕەڵا نەکرایی دەبێ ئاگال لە خۆت بێ واقصد في مشيك واغضض من صوتك إن أنكر الأصوات لصوت الحمير قورئان دەفەرمێ ئەگە بووی بە دایک و باوک ئامۆژگاری منداڵەکەت بکە هەر فڕێ مەدە کۆڵان بەڵێ کوڕی خۆم واقصد في مشيك ئەگەر ڕۆیشتی بۆ شوێنێک بە ئامانجت هەبێ لە ماڵەوە ڕۆیشتێ دەرەوە هەر مەڵە کات بەسەر دەبم چویە پارکێکەوە بزانە بۆچی دەچی چویەش بازارێکەوە بزانە بۆچی دەچی چویە سەر شەقامێک مەڕۆ کات بە فیڕۆمەدە و بەنزین بە بەلاژ مەسووتێنە وەقسید فی مەشیکە ئەمجا نە ئەوەندە خاوخلیسک بە نە ئەوەندە تیژڕەو بە نە ئەوەندە وەکوچی سەڵ بڕۆ نە ڕاکەڕاک بکە و لێن ناشیرین بێ بەەوە بە مناڵەکەت بڵێ چونکە لوقمانی حەکیم خوا لە قورئانە بۆمان دەژێڕێتەوە کە ئاوای بە کوڕەکەی گوت تێڕۆڵە گیان ئاگاد لێبێ ئامانجدار بڕۆ قەت بە بەلاژ لە ماڵ مەچۆ دەرەوە کە ئیشت نییە
تا ڕۆژەکە دیاری نەکەی ئامانجی کارت دیاری نەکەی وەڵڵاهی زەرەر دەکەی کاتێکە لە ماڵ دەچیتە دەرەوە زۆر خەڵک تووشی نەهامەتی دەبێ چونکە بەبێ ئامانج لە ماڵەکەی خۆی دەڕاتە دەرەوە نازانێت چی دەکات نازانێت پرۆژەی چییە سەرنجام تووشی نەهامەتیەک دەبێ تووشی بەدبەختێک دەبێت لە خۆی بەدبەختتر تووشی ماڵوێرانی دەکە ئەمجا سەرێشە بۆ بنەماڵەکەی دروست دەکات بۆیە واجبە بە مناڵەکەت بڵێ ڕۆڵێکیان بەرپرسیارەتی لەسەر شانەکە لە ماڵ چوویتە دەرەوە لە ماڵی خۆماندا ئازاد بووین بەڵام لە حەوشەکە چوویتە دەرەوە بەرپرسیارەتی کۆمەڵە خەڵکت دێتە سەرشان ئاگادار بە خاوخلیچک مەبە زیادە ڕەویش مەبە قورئان پێمان دەڵێ بەبێ بە مناڵەکەت بڵێ ڕۆڵێکیان ئاگال لە دەنگت بێت دەنگت بەرز نەکەیتەوە بەسەر خەڵکە چونکە خوا ڕقی لە دەنگی گوێ درێژەکانە خوا ڕقی لە گوێ درێژ نییە مەخلوقی خۆیەتی بەڵام کاتێک کۆمەڵێ گوێ درێژ دەبێتە زەڕ و هورد و لە ڕووی جەنابتان پەرژینێکی قایم بێ ئەبێتە زەڕ و هوڕی گوێ درێژ خواز پێی ناخۆشە بۆ چونکە خەڵک ئیزعاج دەکا ئەو خۆ بێزمانێکە خوای گەورە و دەنگی پێبەخشیەوە بەڵام تۆی مرۆڤ لێن ناشیرینە کاتێ دەنگ بەرزکەیتەوانێ و کۆمەڵگا پشێوێنی و کۆمەڵگا ئازاردەی يا بني آدم خذوا زينتكم عند كل مسجد قال سورة أعراف هذا فرمي أين وكان آدم كاتك كتشون مزقوت وأبد جوانيت بيه وديار بيه جا مزقوت بيه شنقة بوشوية نقشتيا كان يعني تولى مالي خوتا أتواني ببيجامة ودانيشي أتواني عترت بيه ونبي أتواني الرخصارت قجد حر شوي لشوي نقبه والله خواده فرمك هاتينا وكومالقا ما في أودنية خلقي بالرخصاري شد آزار دي ببوني ناخوشي شد آزار دي عزيزم قورآن دەفەرمێت کە چوویتە مزگەوتەوە جات قیاس کە سەر مزگەوت کە چووی بۆ دائیرە کە چووی بۆ فەرمانگەکەت کە چووی بۆ شوێنی کارەکەت کە چووی بۆ زانکۆکەت بۆ قوتابخانەکەت کاتێک کە چی لێ بۆ نەخۆشخانەیەک بۆ شوێنێکی گشتی بۆ فەرمانگەیەکی حکومی ئەوە خەڵکی تری لێ وەکو مزگەوت چونکە مزگەوت شوێنێکی گشتی هەموو شوێنە گشتیەکان قورآن ئەمرت پێ دەکات دەبێت جلەکانت جوان بێ ئەبێت جلوبەرگت جوان بێ ئەبێت بۆنت خۆش بێ ئەبێت سەر و قژت ڕێک بێ ئەبێت پاک و تەمیز بی ئەبێت قۆندەرت بۆ یاخکراو بێ بۆ با خەڵک بەبینینی ڕوخساری جوانی تۆ بە جلوبەرگی وتوکراوی تۆ بە بۆنی خۆشی تۆ دڵیان بکرێتەوە نەک کە تۆیان بینی لوتیان بگرن نەک دڵیان بشێوێتەوە هەیە بە بیجامە دەڕۆ بۆ ناو بازاڕ شتێکی ناشرینە ئەی خوای گەورە فەرمووی باز زینەتت پێوە دیار بێت جوانیت پێوە دیار بێ نابێ بڵێ خۆ من بۆ خۆم ئازادم ئەو کۆمەڵگایە بە بینینی ڕوخساری تۆی موسڵمان دەبێ ئەویش دڵی بکرێتەوە چەند کەسەیە بەجلی شڕەوە دێتە مزگەوت بەداخەوە بۆ شوێنێکی تر دەڕات جوان جوان خۆی دەڕازێنێتەوە کە دێتە مزگەوت کەم جلی خراپە ئەوەی لەبەردایە والله ئەوە پێچەوانی دەستوری ئیسلامە جاکە بۆ مزگەوت ئەوا فێر بووی ئەگەر شوێ هەر شوێنێکی گشتیشەوە با جوان بی بەوەندەی کە خوای گەورە دەسەڵاتی مادی پێبەخشیوی باش و شەیعەتت هەبێ بۆنێکی خۆشت لەوێ بۆن چڵک لێنەیە خەڵک پێت ناڕەحەت بێ بەڵێ خۆشەویستان ئینسان دووشتی هەیە حقوقی هەیە حدودی هەیە تۆ حقوقت هەیە حدودیشت هەیە مافت هەیە بەڵام سنووریشت هەیە تۆ حەقی خۆتە مافی خۆت پارێزراو بێ بەڵام لە سنوورێکە نابێت سنووری خەڵکانی تریش ببەزێنی لە عیبادەتدا عیبادەت بۆ ئەڵڵا دەکەی ئەم عیبادەتە نابێت ئازار بە کەسانی تر بگەێنێ مامۆستاکانی ئێمە کتێبەکانی مەسەبی ئیمامی شافعی ڕەحمەتی خوا لە پێشەوا شافعی بێ کە سەر مەسەبی ئێمە میلەتی کوردە تەماشاکەن شێخی ئیبن حەجەری هەیثەمی لە کتێبی تحفەدا چی فەرمووە جاران دەیانگو کتێبی ئیبن حەجەر کە تحفەة المحتاج شەرحی منهاج ئیمامی نەوەویە کە مامۆستایانی کورد هەموو ڕێنمایی ئێمە دەکەن لەسەر ئەو کتێبە لەسەر مەسەبی ئیمامی شافعیدا لە تحفەدا دەفەرمێ ولا يجهر مصل ولا غيره أن شوش على نحو نائم ومصل أو غيرهما كسك كنويش دكا كسك لمالي خويا نويش دكا كسك لمالي خوا دكا مزقوتا نويش دكا عبادت هي لنويش قولة تربية لدواي شايت ما ركني دومي إسلاما هر کەسێ نوێژ نەکە ئەبێ شکی لە ئیمانی خۆی هەبێ پەنا بەخوا زوو بە خۆی دابچێتەوە بەڵام کاتێک کە تۆ نوێژ دەکەی و قسە لەگەڵ پەروەردگارە دەکەی و لێی دەپاڕێەوە و ڕکوع و سوزدەی بۆ دەبەی لە نوێژە خۆ قسەی دنیایی ناکەی خۆ گۆرانی ناڵێی خۆ قسەی بێمانە ناکەی قورئان دەخوێنی القورآن کە سوورەتی فاتحە لە نوێژا دەخوێنرێ سجود وركوع سبحان ربي الأعلى وسبحان ربي العظيم لن يجاد وتري التحيات لله سلام لبيغمبر السلام عليك أيها النبي ورحمة الله وبركاته أمنا ونيجا جعل مجوانتر هي والله بلام كاتك نيجدكي خوش ويستم أقال لي بما في أودنية دنگ بسر خلقا برسكيتوا تشويش بسر كسيكي نستو دروسكي تو باوكي
لە ماڵەوە نوێژ دەکەی نوێژی سنت دەکەی یان نوێژی فەرز فریای مزگەوت نەکەوتی کچەکە لەوێ خەوتووە کوڕەکە لەوێ خەوتووە ژنەکەت حاڵەتی سوڕی مانگانەیەوە نوێژ ناکە نوێژی بەیانی هەستاوی نابێ ئەوەندە دەنگ بەرزکەیتەوانێت کە ئەوان خەوەکەیان لێ تێکتێ سوبحان الله لە پاراستنی مافی بەندەکان نابێ ئەوەندە دەنگ بەرزکەیەوە کچەکەت خەبەری بێتەوە ژنەکەت لە تەنیشتەوە لەولاوە خەوتووە بێ لەسەر بەرماڵەکە بێدەنگ نوێژەکەت بکەیت کەسێک هاتووی لە مزگەوت و ماڵی خوادا بۆ خۆی ڕەمەزانەوە ڕاکشاو ئیسراحەتێ بکە تۆ کە نوێژ دەکەی نابێ ئەوەندە دەنگ بەرزکەیتەوە اینجا بە قورئان خوێندنیش بێ بە قورئان خوێندنیش بێت تۆ قورئان دەخوێنی نابێت سەر لە نوێشکەرێککەی لەو لاوەتێک دەیەچێ نوێش خوێنێکە ئەوەندە دەنگی قورئانەکەت بەرز بێ ئەو نوێژەکەی نەزانێت دەڵێت چی هەروەها بەشتەکانی تر یەکێشکە بۆ نمونە سەعی دەکە تۆ قورئان دەخوێنی کچێکی گەنجی قورئان دەخوێنی خوشکەکە لەولاوە لە ژووری نووسنەکەی خۆتاندا خەریکی سەعیکردنە نابێت دەنگەکەت بە قورئان خوێندن و کەلامی خواش ئەوەندە بەرزکەیەوە خوشکەکە لەولاوە سەعیەکەی لێ تێکچێ تۆ برایەکی ذکری خوا دەکەی تەسبیحات دەکەی سبحان الله و لا اله الا الله دەکەی برایەکە لەولاوە خەریکی کۆمپیوتەرێکە و دەرسەکانی دەنووسێتەوە سەعی دەکا خەریکی کاروبارێکی خۆیەتی نابێت ذکرەکان ئەوەندە بە دەنگی بەرز خوێنی تەشویش بۆ سەر ئەو دروستکەی سبحان الله چ دینێکی حەزارەتە چ دینێکی پێشکەوتنە چ دینێکی بەرپرسیارەتیە لە عیبادەتەوە فێرمان دەکا نابێ عیبادەتەکان لەسەر حسابی خەڵک بێ بۆیە مامۆستا شێخ محەممەدی خاڵ قازی شێخ محەممەدی خاڵ زانای عەلامەی گەورەی کورکاتی خۆی فەرموویەتی واللهی من ڕەئیم وایە لە بەیانیاندا تەنها یەک مزگەوت لە سلێمانیدا بە دەنگی بەرزبانگی تێدا بدرێ مکەبەرەکانی هەموو مزگەوتەکان بەیانیان کەس بکرێ چونکە یەک بانک کافیە لە شارەکە کە دەنگی یەک تۆز بەرز بێ لە مزگەوتەکە بچێتە دەرەوە ئەوانی تر حەقوای هەل لەناو مزگەوتەکەیە دەنگ بکەن چەند ماڵ هەیە پارەی کەم دەکات لە ترسیەوەی دراوسەی مزگەوتە بە پێچەوانەوە والله دەبوو پارەی خانوویەکی تەنیش مزگەوت دوو خانووی تری بکردا خەڵک لێ ناکڕێ ئەڵە کاکە بەیانیان ئەو مکەبەرەیە خەریکە منداڵەکانم زیڕە دەکەن ئێمە باشمان کرد یان خراپمان کرد بە بێگومان ستەممان کرد جا بۆ دینی خوای پەروەردگار بە فێری بەرپرسیارەتی بین ومێدەوارم کە ئینشاءالله باسی بەرپرسیارەتی بابەتێکی چڕ و پڕترە بەویستی خوای پەروەردگار ئینشاءالله لە وتاری داهاتوودا زیاتر تشک دەخەمە سەر باسی بەرپرسیارەتی و مەسئولیت لە کۆمەڵگادا وصلى الله على سيدنا محمد وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني وسبحان الله وما أنا من المشركين